خۆی وەڵاهی من هەر لە سەرتاوە هەر لە ڕۆژی یەکەمی ئەلانکردنی ئەو سکاڵایەکەوە دا ئەمری وەلاییان کردووە من ئەو کاتی گەشتبین نەبوومەوە بەڕاشکاوە نەوازم لە کەناڵە بەڕێزەکەی ئێوەش ڕامگەیاندکەوە هیچ ئەسڵ ئەساسێکی نابێ زۆر ئەستەمە دادگای فیدرالی خۆی بێنتە ژێرباری بەرپرسارەتی بڕیارێک کەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێ بەبێ ئەوەی کەوا هیچ ئیلتیزامێک بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان دابدرێ بۆیە هەر ئەو کاتی بەڕاستی باسم کرد ئەمرە وەلایەکە زۆر زەحمەتە دەربچێت بەڵام من هەر لەو پێشترش لەو بڕوارداوم لە پێش جەژن و دوای جەژن و ئێستاش کەوا دادگای فیدرالی زۆر ئەستەمە ئەمری وەلایی دەرکات بۆ پێدانی موچە لەبەر چەند هۆکارێک یەکەمیان کاتێک ئەمری وەلایی دەردەکات بۆ پێدانی موچە ئیلزامکردنی حکوومەتی عێراقی بۆ نردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە یەکلاکردنەوەی کەیسەکەیە بۆیە ئەگەر سیرکەی تەمەشا دەکەی لە چەند ساڵی ڕابردوو دادگای فیدرالی خۆی پاراستۆ لەوەیکەوە فەرمان سالاری ئەمری وەلایی دەربکات و لە حاڵەتی زۆر حساس و ورد و زۆر گەورە نەبێ فەرمان سالاری دەرنەکردووە هەتا بکرێ خۆی لاداوە بۆ چونکە هەر لە پەیڕەوی دادگای فیدرالی هەیە کاتێک دادگای فیدرالی ئەمر سالاری یعنی ئەمری وەلایی دەردەکات ئەو ئەمری وەلاییە دەبتە قەراری محکەمەی ئیتیحادی کەواتە جارشتر دیسان دیراسێ دەکاتەوە محکەمەی ئیتیحادی بۆ نمونە ئەگەر گوتی کاکە ئەمری وەلایی دەرکرد وتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەیف سامی دەبێت بینێریت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان موچەکان داباشکە ئەی دواتر دوای 3 مانگ 4 مانگ دوای مداوەلە و جەلەسات و محامی هەردوو لاو مناقشەکردن و بۆی دەرکەوتکەوە نەخێر بڕیارەکەی تەیف سامی یاسایی بووە دەستوری بووە بەڵکو ئەو بڕیارەی پێشتری کەوا خۆی دایەتی نادەستوری نایاسایی بۆ بەڕاستی دەکەوێتە ژێر بە پرسیارەتش زۆر گەورە بۆیە محکەمەی ئیتیحادی هەتا بکرێ خۆی دوور دەکات لە ئەمری وەلایی و دوو هەم لە ڕووی سیاسیەوەش لە سەریان دەکەوێت موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێ و نەک بۆ فەرمانبەران بەڵکو دەدرێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا هەمومان دەزانین دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەستە ئەمینە نییە و خەڵک سیقە و متمانە پێ نییە دواتر لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو موچەی و پارەیەکەوە عێراق ناردێتی بدرێتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆیە ئەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی تەنان لە ڕووی یاساییەوەش دەترسێن لە لێکەوتەکانی ئەو زۆرە بڕیارە و بۆیە من هەر لە سەرەتاوە گوتم زۆر ئەستەمە بتوان فەرمان سالاری دەرکەن بۆ پێدانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. هاوڵاتیەک کۆمنتێکی نووسیوە دەڵێ کە ئالان ئاپۆ دەڵێ کە موچە تەواو با موچەخۆران تاوەکو 1/1/2026 چاوەڕێی موچە نەکەن. ئێوە چی دەڵێن لەسەر و کۆمنتیانی ئەوەی کەی بینین موچەخۆران بێ ئومێد بوون لەوەی کە ئەم ساڵ موچەیان پێ بدرێ؟ بە پێچوانەوە زۆر خەڵک بەڕاستی بێ ئومێد بووە و ناحەقیش نینە لەبەرەوەی ئەو دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکو و موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنان دژمنەکانی داگیرکەرانی کوردیش نیان کردووە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە ئەو ڕەشببینیە و بێ ئومێدی و بێهیوایە بڵاو بۆتەوە بەڵام من دڵنیاییان دەم ئینشاڵڵا ئەم ساڵ تەوتینەکەش تاوادێ موچەکەشیان دێتە سەر بناغەیەشی ئەسڵ و ئەساس بۆی چیتر جارێشتر باسی کێشەی موچە نەکرێت هاتوون هات ئەو کاتێگە لەگەر هەموو عێراق کێشەی موچە هەبوو موچەخۆرانی هەرێمی کوردستانی کێشەیان دەبێت ئەگەر لە هەموو عێراق کێشەی موچە نەبوو هەرێمی کوردستانیش نایبێت حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئەوە نزیکەی ساڵ و نیوە کەم ماتەڵە دەکات خۆی دێن و دەبا و هەڕەشە دەکات گۆڕەشە دەکات و هەوڵ دەداکەوە کێشە بۆ حکوومەتی عێراقی دروستکات بۆی کەوە تەوتینەکۆک و خۆی جێبەجێ نەکات بەڵکو بتوانێت پارەکە ڕاستەوە خۆ بێتە لای خۆی و خۆی تەوزیعی سەر فەرمانبەران بکە و ئێمە دیشمان کەوە کاتێک پارە دەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە معنای پێنەدانێتی بە موچەخۆر بۆیە سیر دەکەنکەوە موچەی مانجی 2024 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕدراو نەدرا بە موچەخۆران و تا ئێستاش هەر خەڵکە بێ ئومێد بۆ لێ ئێستا یەک لە چەکە هەرە بە هێزەکانی هەردوو حزبی دەسەڵات چی لەسەر هێزە ئەمنی و هێزە چەکدارەکان چ لەسەر فەرمانبەری مەدەنیش بێ ئەوەیە کەوا دەڵێ موچەکە لە دەستی منە خەڵکێکی زۆری پێترسانوە وای لەکردوکەوە دەنجی بداتێ لە هەڵبژاردن کەوا ئەسڵ و ئەساسیشی نییە چکە پارتیێکێتی نازان چێ دەنجی داوتێ چێ دەنجی نەداوتێ بەڵام ئەوان سوودیان لە دەتوانین بڵین لە کەم زانیاری یاسایی ئەو خەڵکە بینیوە و سوودیان لە ترسانی خەڵک دیوە کەوا دەڵێ موچەکە لە دەستی منە ئەگەر دەنگم پێ نەدەی موچەکەت دەبڕم. کەواتە دکتۆر
لەم ململانەیەدا چارەنووسی ئەو هەژموچەی ئەم ساڵ چی لێ بەسەردێ؟ وڵی هەژ موچەکە حتممە لەوانەیە هەندێکی بڕوە، بەڵام گرنگ ئەوەیە تەوتینەکە دەستی پێکرد ئەو لەمە دووە ئەو کێشەیە نامینێت و موچەکانی داهاتوو فەرمانبەران مسۆگەر دەبێت. دکتۆر مەبەستان لە چییە دەڵێ لەوانەیە هەندێکی بڕوە؟ یعنی چاوەڕێ دەکرێم ساڵیش موچەی موچە خۆران بفەوتێ یاخود پێیان نەدرێ؟ هەتا حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ هەتا حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری تەوتین وەک خۆی جێبەجێ نەکات کێشەی موچە هەر دەمێنێ.